سڵاوتان لێبێ بەڕێزان ڕۆژی هەینی ئەو ڕۆژە تایبەتەیە کە ئێمە وەکو موسڵمانان لە مزگەوتەکان کۆ بووینەوە بۆ گوێگرتن لە مامۆستا و ڕێنمایەکانی ئەو مامۆستایی کە وتارەکەمان بۆدا بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم بەواجب دایناوە لەسەرمان کە بێ پابەندی نوێژی هەینی بین هەم وتارەکەی هەم ئەو نوێژیش کە لە دوای وتارەکە کرێ بەنامەی ئەمڕۆ دەمەوێت لەسەر ڕۆژی هەینی باس بکەین و وتاری ڕۆژی هەینی تا چەند کاریگەری هەیە لەسەر ژیانی ڕۆژانەمان و ئایا مامۆستایانی ئاینی چ جۆرە وتارێک بدەن خەڵک پێی خۆشەوە حەزەکەن چ جۆرە بابەتێک باس بکەن و تا چەند گرنگە باوکان کە دێت بۆ مزگەوت منداڵەکانی لەگەڵ خۆیانە بێنن فێری ئادابەکانی ڕۆژی هەینیان بکەن و فێری مزگەوتیان بکەن لەگەڵ ما بن من ڕێی هەندێک لەو نوێژخۆنانە کە دێن بۆ مزگەوت وەرەگرن ئێوەش بینەری وەڵامەکانی بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وتاري هيني بويا ضرورة لا إما پیغمبری خدا صلی الله علیه وسلم فرمی هر کس یک سی جمعه بسر یک و نه بو جمعه او لملت اسلام چه تدروا كواده كوني مسلمانان لروج جمعه كلمه جمعه ابي لجمعه هم مسلمانان جمع بنكو بنو يتركوا مسلمان هي معاناتي لبر مسلمانان يتر بدمي معاناتي او مسلمان نو بينو كيشو غرفتكان ين بو حل كده ان شاء الله پێت باشە وتاری ڕۆژی هەینی مامۆستایان باز لە چ شتێک بکەن والله هەر مامۆستایەک باز شتێکە بەس ملەتی ئێمە جارێ لە پێش هەموو شتێ لە بواری عەقیدە و عەقیدە زۆر لە وڵاتی ئێمە لاوازە خەڵک تاس بەڵێ لە بواری تەوحید و عەقیدەوە خەڵک هەتا مەلامان هەیە بە مێزەرەوە نازانێ عەقیدە و تەوحید چییە مەلایشە و مامۆستایشە و مزگەوتیشی لە مزگەوتە خۆتبەش هەیە خەڵک گوێ لێگرێ بەس کە وەختێ پرسیاری تەوحید و باسی ڕبوبیەتی خوای بۆکەی زۆر تێکەوتووە و خوای گەورە هیدایەتی هەموو ئێستا مامۆستای مزگەوتەیەکی کە لە مامۆستایانی زۆرترین گوێگری هەیە تا چەند گرنگە مامۆستایانی ئاینی بە بەردەوامی بخوێننەوە بۆ شتی تازە پێشکەشی خەڵک بکەن والله بەڕاستی مامۆستایانی ئاینی هەموویان چونکە خۆیان قسەی عەرەبە فەرمی العولەما وەرەثەة الأنبیاء علەما وەرەسەی پیاغەمبەران ئەبێ هەموویان بخوێننەوە هەموویان وەکو ئەم مامۆستا چۆن هەوڵەیە شتە جوانەکان و شتە پاکەکان ڕوونەکاتەوە بۆ خەڵک هەموو مامۆستایان واجبە لە سەریان ئەو کارە ئەنجام بن زۆر باشە وەکو سونەتەکان تا چەند گرنگە پابەندین بەو سونەتانەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ ڕۆژی هەینی پێی فەرمووی والله تر پیامبری خدا صلی الله علیه و سلم ئەوەی سونەتەکانی من ساقاتەوە من شەفاعەتی بۆ کەم لە ڕۆژی قیامەتە بەڕاستی سونەتەکانی جومعە واجبە هەنێکی واجبە لەسەر مسلمانان هەنێکی سونەتە واجبەکان ئینسان نابێ بیفەوتێنێ بە هیچ شێوازێک وەک سونەتەکانیش بکەی ئەوە سونەتی پیامبری خدا صلی الله علیه و سلم ساق کردووەتەوە پیامبری خدا صلی الله علیه و سلم لە قیامەتە شەفاعەتی بۆ کات وەکو مسلمانێک پێت باشە وتاری ڕۆژی هەینی باز لە چی بکە والله باز لە زیاتر لە بابەتە ئاینەکان ئیتر لە بابەتەکان و کێشە کۆمەڵایەتەکانیش کە ڕۆژانە ناو کۆمەلگاکەمانە دروست دەبێت زۆر باشە هەندێک کەس بەبینی هەندێک باوکە بینین کە دێ بۆ مزگەوت مناڵەکەیشی لەگەڵ خۆیان هێنی ئەمە تا چەند بە گرنگە بینی کە مناڵیش فێری مزگەوت بکرێ هەر لە تەمەنی مناڵی والله ئەساس ئێمە کات خۆی من ئەگەر کات خۆی مناڵیم لەواچە لە تەمەنی مناڵی زۆر نەچوومە مزگەوت لەبەر چی بووە کە چوومە مزگەوتەکە لەواچە باوکان شەرمم کردووە یاخود باوکێک بە تەمەنێک یان کەسێکی ئاهلی مزگەوتەکە ڕێگیر بۆ لەوەی کەوا بچما ئەوێ ئێتر لەبەرەوە ترسێکیان خۆفێک لە دڵما دروستە بەڵام مناڵ بەڕاستی نەوەی دوا ڕۆژن ئێمە ئەگە ئەمڕۆ ڕێگریان لێبگرینە مزگەوت پاشە ڕۆژە کاردانەوەی خراپیە بێت لەبەرەوە هاتنیان زۆر باشە بەڕێز و بەاحترامی شەوی شەڵانی نوێژی هەینی ئێمە پێغەمبەر صلی الله علیه و سلم واجبی کردووە لەسەرمان کە بە بەردەوامی بینین و نەیفەوتێنین بۆچی گرنگە نوێژی هەینی نەفەوتێنین و وتاری ڕۆژی هەینی نەفەوتێنین ڕۆژی هەینی واتە ڕووداوەکانی ئەو هەفتانە یاخود پاکردنەوەی ئەو گوناح و تاوانانەیە کەوا لەو هەفتەی ڕابردوو کە کراوە پاکردنەوەن لە ڕۆژی هەینی ئەوە گوێگرتن لە ئەو تارانە واتە ئەو شتانی کە ڕووەدات بۆ باسکرێ بەڵێ ڕۆژی هەینی تا چەند گرنگە پێوە پابەندبین نەیفەوتێنین والله ئەبێ هەر هیچ جومعەیەک نەفوتێنی بۆچی ئەبێ ئەی نابێت وە سێ جومعە لە سەرێک نەڕۆی خەتەرە باش پێت باشە وتاری ڕۆژی هەینی مامۆستایان باز لە چی بکەین چ شتێک گرنگە بۆ ئێستای ئەم والله بۆ ناو کۆمەلگا هەر طبعاً
حشتێک کە خۆمان سوودی لێ بینین. ئەستا بۆ نمونە لە سونەتەکانی ڕۆژی هەینی خۆشتنە جلی جوان لەبەرکردنە بۆن خۆشکردنە قەچەورکردنە ئەمانە تا چەند گرنگە ینی هەمووشی نەبێ هەندێکی بکەین کە دەین بۆ ڕۆژی هەینی. تابعاً تۆ چی بۆ مزگەوت دەبێ خۆ پاکتەمیزکەی بۆنی خۆش بێ لە خۆ خۆتە شوی بۆ جمعانان. ئێتە جەژنێکی موسڵمانە. سێکە وەکو دەڵێن وەکو تۆوتت ئەو وەکو جەژنێک وایە خەڵک هەمووی کۆ بێتەوە جلێکی جوان و ڕێک و پێک لەبەر. بالفعل وایە وەک جەژن وایە هەمومان کۆبینەوە جمعان مسلمانە. باش وتاری ڕۆژی هەینی تا چەند کاریگەری هەیە لەسەر ژیانی ڕۆژانە؟ وەڵا زۆر گرنگە زۆر کاریگەری هەیە. جمعە بۆ جمعە زیاتر ئیسفادی لێکەی. یعنی وەکو جۆرێ لە تازەبوونەوەیە بۆ ئەو زانیاریانەی کە پێمانە. بەڵێ حتا جمعە بۆ جمعە زیاتر ئیسفادی لێک. أشهد أن محمدا رسول الله بۆ ئەبێ ئێمە هیچ نوێژێکی هەینیمان نەفەوتێن. وڵی ڕاستەکەی مامۆسایەکی زۆر زیرەکە سۆ شارەزایشی هەیە خەڵکی زۆر سەمە ڕاستی لە خەبات و هاتوون بۆ ئێرە حەزە بە وتارەکانی هەیە. وتارەکانی زۆر مهمە ڕاستی لە ڤیدۆکانیشا من لە ماڵی شۆر سەیرەکەین. وتاری ڕۆژی هەینی بۆ گرنگە بۆ ئەبێ ئینسانی مسلمان ئەو وتارە نەفەوتێنێ و دانیشە گوێ لێ بگرێت. نۆژی هەینی سوورەتێکی کاملی لەسرە سوورەتی جمعە هەر تایبەتە بە ئیمڕۆ ڕاستی ئەبێ کەس نەیفەوتێن. باشە تا چەند وتار کاریگەری هەیە لەسەر ژیانی ڕۆژانەمە؟ وڵی ئەمە جەژنی مسلمانانە ڕاستی ئەبێ هەموو کەسێ یعنی زۆر زووش بێت نەکەوەی درەنگیش بێ ئەبێ زۆر زوو بێ جوان گوێ لێ بکری هەموو وتارەکەت گوێ لێ بێت ئەبێ دەرزی لێوەربگری هەموو کەسێ. باشە هەندێک کەسە بینین درەنگ دێ ینی تاخیریەکە بەس بۆی فرێ نوێژەکە بکەوێ وتارەکە زۆر گرنگی پێ نادا. ئەمە جۆرێک لە خێری ئەو ڕۆژی هەینیە کەم ناکاتەوە. زۆریش کەمەکاتەوە خۆی ئەبێ زۆر زوو بێ خێرەکە لە زوات نەکایە ڕاستی هەیوانە لە کۆڵێکەنەوە ئەبێ هەر هیچ نەبێ نوێ ساعتی مێنێ بۆ بانگ بێ. باشە تا چەند گرنگە پابند بین بە سونەتەکانی ڕۆژی هەینی سونەتەکان چی؟ ئێتە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەرچی فەرموو بێ ئەبێ جێبەجێکەن و ئەبێ فەرموویەتی زوو بێ ئەبێ زوو بێ. هەروە بەتایبەت جلی جوان لەبەرکردن دێتە و شوێنە بۆنی خۆش لەخۆیان وەیە خۆپشۆری زوو بێ بۆنی خۆش لە خۆ بەی ئەگەر بۆ کراس سەری سەورکەی ئیتر ئاوا شتانە شتی. وتاری هەینی گرنگیەکەی لە چیە کە ئینسانی مسلمان نابێ بیفەوتێنێ و هەم بۆ نوێژەکە هەم بۆ وتارەکە جەبێ حەزر. وەڵی وتاری جمعە هەج وتارێک بێ دینی بێ ئەگەر کەسێ مسلمان بێ نابێ بیفەوتێنێ نابێت لە دەستی بە ئەوە شتێکی حەشاڵ نەگرا بێ بچی بەرەوە پیری بۆی زیاتر تۆ بچیە ناخەوە بچێت ناو دینەکەەوە. هەندێک کەسەیە درەنگ دێت تەنها دێ بۆ نوێژەکە وتارەکە زۆر گرنگی پێ نادا. ئاخرەوە زانی چۆن ئەگەرە تۆ بۆ خەڵکەکە خەڵکەکەی وایە ئیشی هەیە درەنگێ خەڵکێکەیە پێی ناکرێ مەسەل نەخۆشی هەیە یان دوورە لە شوێنی چکەوە دێ بەڵام عوزری بێ قەینا بەس بەبێ عوزر ئەوە بەبێ عوزر فەوتانگی جمعە بەبێ عوزر هەرچ نابێ وشت خەتەرە. وتار باز لە چی بک باشە وەک تا چەند کاریگەری لەسەر ژیانی ڕۆژانە هەیە؟ باز لە سونەتەکانی پێغەمەر صلی الله علیه و سلم قورئان چی فەرمووە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم چییە ئەمانە بۆ ئەو شعب و ئەو میلەتە چاکەی خاتە مێشکیەوە ئەجنا ئەو نەماشت بە گویا چووە بەوانی تر بەخوا برا لەم گوێتەوە ڕوا لەو گوێتەوە دەرەچ. ینی هەمیشە بێ وتارێک بێ مامۆساکە بزانێت بە جوانی ڕوونی کاتەوە. بەڵێ بێم جاگەر مامۆستا نەزانێ ئەی ئەمن چۆن نەزانم کە هیچ خۆنگەواریم نییە و کا خەوم لەکەوێت تا وتارێکە تەواوە بەڕێی تۆ هۆکار چێ هەندێک لە مامۆسا خەڵکێکی زۆر ڕویان تەیەکە حەز بە وتارێکن هەندێکیشی خەڵک زۆر وتارەکانی کاریگەری نییە هەمە هی ئەوە نییە هەندێک مامۆسا خوێندنەوە و مطالعەی زۆرترە بە بەراوردوانی دی یا مەسەل وتارەکەی لەبارەی سنەتەکانەوەی هیچی کەی تێکەڵ ناکە ئەمانش دەوری هەیە کاکە کاریگەری باشترە یعنی تۆ قسێ بکە هەر لە مەجلیسی خۆمانە قسێ بکە ئەگەر بێ لەبارەی سیاسەتەوە بێ لەوانەیە عاجز بی لەیەک بەڵام سەیری سوابەتێکی بینی خۆت بێ خۆشترە تەشبیات بە وتارە نەبێ وتارەکەی ئەمان ئیمام مۆستا محەممەد هەر زۆر کاریگەرە مامۆستایەکە یعنی
هەچۆنێ بڵێ ئاوایە جارە جومعە نەکردن هەر نابێ ئەگەر سێ جار سێ جومعە نەکەیت پەنا بەخوا ئەگرم هینێکی منافقەتیایە تیاگەی زۆر خەتەرە ئەوە ئێمدا گوێ لەگرتن لە مامۆستا خاستن لە مامۆسامەرە محەممەدی فایق زۆر ئیسیفادەی دیەکەی زۆر شارەزا ئەبی لە کاریگەری باش کارێگەری زۆر باشی هەیە زۆر وتاری هەینی چ جۆرە وتارێک ئیسفادەی بۆ خەڵکەیە پێت باشە مامۆسایانی ئاینی بەعام مەلاکان باسی بکەن والله باسی ئەخلاق و ئەدەب و ئەخلاق و ئەدەبی ئینسان هەسوکەوتی ئینسان لە بازار لە ناو ئایلەکەیە لەگەل دەراوسەکانیە زۆر ئەساسە مامەڵەی ڕۆژانە مامەڵەی ڕۆژانە باشە هەندێک کەس دەبینین زۆر گرنگی بە وتارەکە نادێت درەنگ دێ بە وتارەکە فریای نوێژەکەکەوێ وتارەکە فەوتێنێ ئەمە تا چەند لە خێری جومعەکەی کەمەکاتە خەیری جومعەکەی زۆر کەمەکاتەوەی هیچ ئیسیفادەیەکیش ناکات شارەزایی نابێت لە دینەکەی تێگەی ئینسان ئێمە ئیسلام یعنی تەسلیم بوون ئیسلام ئیسای زەلامی وایە 50 ساڵ نوێژەکە بڵێ ئیسلام یعنی چی نازانێ ئیسلام یعنی تەسلیم بوون بە هەموو وتارەکە وەکو خۆی گوێ لێ بگرین نەیفەوتێن وەکو خۆی گوێی لێ بگری نەیفەوتێنی بزانی باسی چی ئەکات چی خراپە خۆتی لێپازی چی چاکە جێبەجێی کرد هەندێک کەسمانەیە کە دێت مناڵیش لەگەڵ خوایێنێ تا چەند گرنگە ئەو مناڵە بە جۆرە فێر بکرێت کە هەم فێری مزگەوت بکرێ هەم فێری ئەدەبی ناو مزگەوتیش بکرێت خۆی نیان چاکە مناڵهێنان بۆ مزگەوت بەد لە کاتێکا کە کاتی خۆی بێ زۆر مناڵە ئاگای لە هیچ نییە یعنی مەرەخەسی نەکەی لە مزگەوتەکە ئاگای ئیزعاجی خەڵک بکابدا بەردەم نوێژی خەڵکا خەڵک ئیزعاج کات دەنگە سەوتەکە سەوت بەرزکاتەوە ئینسان لە نەزانێت چی ئەڵێ لە نوێژەکەیە ئەنە هێنانی مناڵ بۆ مزگەوت زۆر چاکە بەس بەو شێوێنێ ئەمانەیەنی بەڕاست فێرکردن بێ نەک بۆ مەرەخەسکردن بۆ مەرەخەسکردن نەبێ بۆ هەڵقنین و ئەملا بۆ فێرکردن بێ تالي جمعة طبعا بۆ مسلمانان پێویستە ضرورە چکە بەڕاستی کەخوای گەورەشتێکی دا نابێ بەڕاستی بەسوودە بۆ ئیمانداران و مسلمانان ئێستاش بە ناشوی نەبێت کە لە وڵاتی مسلمانانە سانسۆرێکی زۆر هەیە لەسەر پەروەردە و ئەخلاق و ڕەوشت و ئەم ضرورەتانەی ژیانی مسلمان یعنی بەڕاستی وتار جێگرەوەی ئەم هەموو سەخت و زۆرەیە بەڕاستی ئەگەر مامۆسایان بتوانن یعنی دەورێکی چاک ببینن بە نمونە ئەم مامۆستا محەممەدی مەلافایە خوازای باتەوە ینی بەڕاستی نمونەیەکی جوان کەسێکی متەوازن بە حقیقت سبحانەڵڵا دیارە دڵێکی پاکی هەیە چکە ڕۆژی هەینی کاریگەری زۆرە لەسەر ژیانی ڕۆژان بەتەشید چکە ئەگەر ئینسان یعنی ئەگەر وانە وایە پێغەمبەری نازا عەلەیهی سەڵات وەسەلام نەیە فەرموو ئەگەر کەسێک 2 تا 3 جومعە بە ئەنقەز بچێنێ بەڕاستی مۆلی لەسەر دڵ ئەدرێ. لە سونەتەکانی ڕۆژی هەینی چی بچین کە ئینسانی مسلمانە بێ پیانەوە پابند بیان هەوڵدا زۆرترین لەو سونەتان جێبێت ینی سونەت بەبەستێ وەکو تاکەیە وەکو سونەتە ئەو سونەتانی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ ڕۆژی هەینی وتوتی بیکەن وەڵی تەبعاً خۆشوەردنە خۆ بۆم خۆشکردنە سەرچەورکردنە تەبعاً ئەم شتانە لەگەڵ مەقدەرت بوونە تەبعاً ئینشاءڵڵا و دوایەوە زوو هاتنە بۆ جومعە سیواکردنە هاتی نەبێ جلوبەرێکی وامان لە بەرابێ کە شایانی ئەو شوێنە بکە مسلماناتیاکۆ بەتەشید تەبعاً تۆ بیتە شوێنێک کەوانێ بۆنیشی ناخۆش لێ بێ جلوبەریشی حقیقەت جلوبەرێک جوانی با بڵێن گرانی بەڵێ ینی مەبەست نییە کە تۆ جلێکی هەربێ گران بەها لە بەراوێ نەخێجاری وایە کابرا فەقیرێکە بەڵام جلوبەریشی پاشی لە بەرایە ئەو خەڵکەکەی بۆ ێرەبێ ئامۆژگاری لە مامۆستا وەرگێ ئەوەیشی کە وەری ناگرێ معنایە بۆ نوێژ نایە جۆرە وتارێکت پێخۆشەکە مامۆساکان باسی بکەن وڵی وتاری ڕۆژانە بەدایمی خۆی وتاری ڕۆژانە خەڵکە چی بەسەریە ئەو تارانە زیاتر پێشکەشکرە باش لەو سونەتانە چین کە پێ ساسەلەم فەرمێتی ڕۆژانی هەینی ئینسانی مسلمان بیکەن و خۆت تا چەند پابندی پێ وڵی خۆم شکر پابندم پێوەی خۆشۆرینە و بۆن خۆشکردنە و جلی باش لەبەرکردنە و زوو ڕۆیشتن بۆ مزگەوتە و ئەمانەیتر ئەو وتارانی کە مامۆسایان لە
نوێژی هێنیا ینی بۆ مسلمانانی باسەکەن تا چەند کاریگەری هەیە کە بە بەردەوام حەو ڕۆژجارێ ئێمە بێنەوە بۆ با بڵێن وتاری ڕۆژی هێنی وڵی کاریگەریە لەخوا بە زیابێ لەخوا بە زیابێ باشە هەندێک کەسە بینین کە دێت منداڵێکی لەگەڵایە تا چەند گرنگە باوکان مناڵەکانە وردە فێری مزگەوت وڵی مناڵەکان لە تەمەنی 7 ساڵ بە ڕۆژوت بیان هێنن باشە بەس بەرەوە خواردتر تەسیری زیاتر هەیە کە نوێژ لە خەڵک تێگەیە ینی ئەو کاتی کە کەمێک عقلی گرت پێت باشە مناڵ بهێنرێ بۆ بەڵێ بۆچی گرنگە وڵی بۆ گرنگەیتر لە مناڵەوە کە بەوە گۆشکرا لە دوای شاتەرگی ناکە هەر لە مناڵێ فێر بکرێ بۆ ئەرە وڵە وتار تا چەند کاریگەری هەیە لەسەر ژیانی ڕۆژانە کاریگەری هەیە پێویستە هەفتانە یان زیاتریش خەڵک وای بێتەوە و گەڕێتەوە ینی چۆنە لە قاڵب درێتەوە وەکو گەنجێک پێت باشە وتاری هەینی مامۆسایان باز لە چی بکەن چ شتێک گرنگە بۆ ئێستا لە وتارە باز باسی ینی ئەو شتانی ڕۆژانە کە ڕوو دەدەن عسری بیان چۆنڵی سەردەمانە بێت ئەو ژعنی و شتێک کە مەوزوعە لە ینی لە ڕۆژیانی ڕۆژانەمانە باز لەوە بکرێت بەڵێ باشە هەندێک کەس دەبینین کە دێ بۆ مزگەوت منداڵەکەشی لەگەڵ خۆی هێنێ ئەمە تا چەند بە گرنگە بینی کە منداڵیش فێری مزگەوت بکرێت بەتاکی مناڵە بێت لەسەر ڕاستکەی باوە بافیری بێ پەروەردەیەکی جوانی سنەتانەی شاڵا لەسەر سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەندی سنەتی هەیە بۆ ڕۆژی هەینی باسی کردو ئەمە تا چەند گرنگە وەکو موسڵمان پێی و پابەند بینی هیمالی نەکەیت وڵا گرنگە بەتاکید لە ڕووی پاکتەمیزی و دینداریەوە لە هەموو ڕۆکانەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاماژەی پێکردووە ئێمە چۆنڵی پێی بابنی کاکە چۆن سپاس دەکەم وتاری ڕۆژی باسی کەناڵەکەتانەکەم وتاری ڕۆژی هەینی تا چەند گرنگە لاتەوە وڵا گرینگە بۆ هەموو مسلمانان گرینگە بۆ سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئان ئەگەر سووتر بیت بۆ وتار پێش وتاریش بێ خێرە زیاترەکە ئەڵێ هەچ کەسێک لە پێشوە زیاتر دانیش زووتر دانیشێ خێری زیاترەدا ئەو کەسە تاعەت دەکا زێگەکەشی دوور بێت زووتر بێ هەر تاعەت دەکەیت هەتا زووتر بێتەوە خێرێکی گەورە زیاترە لە مزگەوتە پێێتەوە کە دانیشتی خۆیەوە فەرموندەکان وەکو ڕایەتەکان توانە ئەڵێ یەکەم ڕیس خێری زیاترە دووەم ڕیس کەمترە سێم ڕیس کەمترە چوارەم ڕیس کەمترە هەتا لە پێشەوە بی خێرە زیاتر بە ڕیزی ئاخیر بەڕیزی ئاخر کە خوا دەستی ئێوەش خۆش بێ ئینشەڵڵا باشە حاجی تا چەند گرنگە وتاری ڕۆژی هەینی باز لەو شتانە بکە کە خەڵک پێویستێت واللهی حەدیسەکان پێ بێ مامۆستاکانە مامۆستاکانمان هەیە مامۆستا لە محەممەمان هەیە خواتە من درێژی گەشتەڵە پیاوێکی زۆر بەڕێزە و وتارەکانیشی هەتا بڵێ خۆشە حەچی وتار باسی دینی حەچی وتارێکی بێ خۆش مەلاکان باسی بەعام مەلاکە حەج وتارێ بن وتاری دینی بێ خۆشە نەک بڵێ تۆ بڵێ وتارێکی غێرە دینی بداری دینی بێ و لەسەر هیچێکی خراپ نەڕۆ لەسەر شتی مەسولێن مەسئولیات و بەسمانە نەڕوە حیزبایەتی هەچی بڵێ ئەیبینی زۆر باشە تا چەند گرنگە ئێمە کە دێین بۆ مزگەوت ڕۆژی هەینی سونەتەکان جێبەجێ بکەین ینی ڕۆژی هەینی سونەتەکانی بەشەوە گەر بتوانیت سونەتەکانی جێبەجێکی هەر چاکە بەیانیان زوو سونەت بەجێبەجێک هەر باشە بێتە مزگەوت و چەند قورعانێ بخوێنی سوورەت خۆشکردن و خۆشوانکردن بۆ ڕۆژی زۆر زۆر خۆیەوە فەرمودەکانی مامۆستاکان پێمان هەڵێنە موچاری هەڵێ پێشکاتی بۆ مزگەوت خۆ جوانکە بۆنی خۆ خۆشکە بێرە ڕیزی پێشوە دانیشە زووتر بێ خۆتەخیرمەکە لەم بازاڕانە ئێمە هەینی وەکو جەژنی مسلمان وایە کۆبوونەوەی خەڵکە وایە هاتووی بۆ یەکێک لە ماڵەکانی خوددا کە مزگەوتە بێجێ و بەرگ جوان و ڕێکوپێی قسەکە زۆر تەواوە هەتا ڕێکوپێ بێت تا بۆن و خۆش بێت تا ئینسانێکی ڕێکوپێبی لەناو خەڵکە مەحبوبتری وانێ وتاری هەینی گرنگی زۆرە بۆ بەتایبەتی بۆ مسلمانان ئەجا مامەسا تا مامەساش فەرقی هەیە شوێن بۆ شوێن فەرقی هەیە مامەسای وا هەیە کاریگەری زیاتر لەسەر مسلمانان زیاترە ئەنی وتاری بەقەوەترە
زیاتر کاریگەری لەسەر وتارێک پێ دوایە بۆ خەڵک پێویست وڵی جا وتار بۆ خۆ دزانی وتاری ڕۆژانە ینی وتار تا وتار فەرقی هەیە جا ینی وتار مامەستا تا مامەستا گرنگی خۆی هەیە خوێندنەوە متالعە و بە قوڵاچوونی بابەتەکان لایەن مامۆساعینەکانەوە تا چەند گرنگە بۆی زانیاری تازە بە خەڵک بدەن زۆر گرنگە بە تایبەتی ئێستا سواز بەخوای گەورە و مامەسایانەی کە ئێستا لەگەڵ مامەسا کۆنەکان فەرقی زۆرە لەبەرەوەی ئەوانەی ئێستا هەم زیرەکترن زاناترن بەڵێ زیاترە خوێندنەوە کاریگەری زیاتر لەسەر مسلمانان هەیە هەندێکمان هەیە کە دێ بۆ مزگەوت وتارەکە ئەفەوتێنێ دێت دوورکات نوێژەکە کاوەڕاتەوە ئەمە تا چەند کاریگەری خراپی هەیە لەسەر نوێژەکەی وەکەمکردنەوە خێرەکەش وڵی من ئەوانە کە دێن دەردی تۆ ئەڵی بەس فەرزەکە لەسەر خۆی لا بە ئەوە شتێکە وەکو عادەتی گرتوویەتی دەنا تۆ کە دەی بۆ ڕۆژی جمعە دەی بۆ مزگەوت بۆی دەی کە تۆ ئیسفادە لە وتارە بکەی ئەنی چۆن دەڵی کاریگەری لەسەر تۆ هەبێ ئەم وتارە تۆ ئەو متارێکە مامەسا ئەیە لە ناو کۆمەلگایە پەیڕەویکەی ئێمە کە مسلمانین کە مامەسا وتارەمان بۆیدا بۆی ئەو وتارەیە تۆ کە پەیڕەوی ئەو وتارە بکەی ئەنی چۆن ئەڵی کاریگەری هەبێ لەسەر ژیانی ڕۆژان هەبێ لەسەر ژیان تۆ ئەنی چۆن دەڵی دەورت هەبێ لە ناو خەڵکە ینی خۆت ژاکەیتەوە لەگەڵ خەڵکانێکی ترکە یعنی وتارە واد لێ بکە کاریگەری لەسەر تۆ هەبێ هەر بڕاتە گوێتەوەڵێن لەسەرەوە زۆر ڕاستە بەتەکی دوایە نوێژی هێنی بەعام تا چەند کاریگەری لەسەر ژیانی ڕۆژانەمان هەیە و نابێ بیفەوتین نوێژی فەرزە نوێژی هێنی نوێژێکی فەرزە مەفروزە ینی هەر تاکێک لەو کاتێک کە نوێژی لەسەر فەرزە نوێژی هێنیش وەکو نوێژەکانی تر ینی بە جەماعەت و لە مزگەوت ئەنجامی بدە باشە هەندێک کەسە بینین درەنگ دێ وتارەکە زۆر گرنگی پێنادا دێن دوورکات نوێژەکە کاتۆڕاتەوە ئەمە کاریگەری خراپی نییە لەسەر با بڵین کاریگەری خراپ نا بەس خۆی شتەکە بۆ جۆرەیە مەفروزە پێش ئەوەی کە مامەسا دەستکا بە وتاردان ینی ئەو کەسە وجودی هەبێ لە مزگەوت پێ دوایە وتارەکەش گرنگە بۆ ئەو کەسە نوێژەکەی وتارەکە نیوی نوێژەکەی دوورکاتی نوێژە و دوورکاتیشی نوێژەکەی جەنابتم بینی کە هاتی یەک دو مناڵ بەدەستەوە بوو تا چەند گرنگە مناڵ هەر لە مناڵیەوە باوکان فێری مزگەوتەکانیان بکەن و ئەدا چۆنەڵی ئەدەبی ناو مزگەوتیشیان فێرکەن کە چۆن مامەڵە ڕاستی ئەگەر بتەوێ مناڵەکان ینی هاوشێوەی خۆت بن ینی پەروەردەیەکی باش پەروەردە بکرێن و پاشانیش ینی دواتر بەڕێگەی خۆتا بڕۆنەوە مەفروزە خۆت لە مناڵی چۆن هێناوتە بۆ مناڵەکانیش لەسەرەوە ڕچکەی پەروەردە بکەیت وتاری هەینی چ جۆرە وتارێک پێت باشە مامۆسای ئاینی بەعام باسی وڵی بەعام وتاری هەینی ینی پەیوەندی بە ژیانی کۆمەڵایەتی خەڵکەوە هەبێ و پاشانیش لەگەڵ یا ئەوەی کە پێشتر ینی لە دینی پیرۆزی ئیسلامە هاتووە مامۆستا بەردەوام ینی دەوامی پێبات چونکە ینی ئێستا خوێندنەوە کەم بۆ متابعە بۆ دین و شتانە کەم بۆ بەعام ئەوانی کە دێنە مزگەوت خاستانەوانی کە نەخوێنەوەرن ناتوانن متابعە بکەن باشترە مامۆستایانی زیاتر لەسەر ئەو مۆزوعانە بدوێت مامۆسای ئاینی بەعام تا چەند گرگە هەمیشە زانیاری تازی پێبێ متالعە و خوێندنەوەی زۆر زیاتر بێ لە پێشووتری خۆی مامۆسای ئاینی مەفروزە ینی ئەویش هەر مامۆسایکی خوێنەوەرە مەفروزە ئەبدەیت بێ ینی ڕۆژانە ینی چی ئەگوزارێ لە ناو خەڵکە لە ناو مجتەمەعا لە ناو ینی لە ناو وەزعی سیاسیە بە ئەوەش بڵێن لە ناو دین بەرگرێ لەسەرەوە باسی بکەوە بەڵێ ینی بە هەمی بەستێتەوە بەیەکەوە وڵا نەک لێرەوە لە بازیانەوە لە ئەڵەبجەوە لەمدالاوە خەڵکەریان بۆ وتارەکەی گوێی لێگرن وتاری هەینی گرنگەکەی لە چیایە بەعام کە ئێمە وەکو مسلمان نابێ وتارەکە فۆتێنی و دانیشین گوێ لێ وتاری هەینی بریتە لەوەی کە ئەمە وەکو پێنج فەرزە نوێشەیە پێنج لە شەشەم ڕۆژە ئەم وتاری هەینی هەیە ئەم واجبە لەسەر شانمان واجبێکی ئەمە کولیە ئەمجا مامۆسا وەکو ئەم مامۆسایانە خی گەورە سەربەرزی دنیا و قیامەتیانکە ئێمە ئەمە پێشەوای ئێمە و پێشڕەوی ئێمن ئەمانە یەکێکە ئەم مامۆستا یەکێکە لەوانە کە سپاس بۆ خۆی گەورە سەرکەوتووە و ئەو عالەمە ئیسیفادەی لێ کردووە پێت باشە وتار بەعام مامۆسایان باسی چی بکەن هەم مامۆسا و مامۆساکانی تریش من ناتوانم لەوەیانە باسی بکەم ئەوە خۆیان ئەوان خۆیان ڕێنماییان هەیە و خۆیان شارەزان ئیتە پێویستیش ناکە ئەوان خۆیان ئێستا هەندێک کەسە بینین کە دێ بۆ مزگەوت منداڵەکەی لەگەڵ خۆیان هێنێ
تا چەند گرنگە منداڵ فێری مزگەوت بکرێ بە تایبەتی لە ڕەمەزانانە لە نوێژی هەینیە نەک لە نوێژی هەینە هەر لە پێنجفەرزە واجبە لە سەری کە ئەوەی ئەمشۆی مزگەوت دەکاوە یێنێ بەس نەک لێبیێنێت ئێرە مەرەخەسیکە لە پەنای خۆیان دای بنێت فێری نوێژی کا و فێری دیانەتی کا و بڵێ نوێژ ئاوایە و مزگەوت ئاوایە و ئەمە ئیسیفادەکەیەتی لەبەر ئەوە غەسبە ئەوەکو واجبێکی سەر شانمانە لەسەر ئارەوە سونەتەکانی ڕۆژی هەینی کۆمەڵی سونەتی پێ سالم ڕێنمایی کردوین کە بیکەین و خۆی کردوێتی تا چەند گرنگە گرنگی بەو سونەتانە بدەین هەر بەش پرزی نەین بۆ مزگەوت واللهی جا ئەگەرێکە گرنگی بەو سونەتانێ نەیە نوێژەکات هەر فەرزەکەی لە کۆڵەکەوێ خێرێکی وای دەست ناکەوێ ئەمجا کە تۆی بۆ ئێرە تۆ لەبەر ئەوەی کە خێرێکی وا دەستکەوێ غەسبە لەسەری ئەو سونەتانیشە بەجێبێنی نوێژی هەینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە واجب دایناوە لەسەر ئێمە کە نابێ بیفەوتێنین وەکو یەکێک لە فەرمودە پیرۆزەکانیشی باسی کردووە فەوتاندنی سێ نوێژی هەینی بە ئەنقەست زۆر خراپ لەسەر و مسلمان و یەکێک لە نیشانەکانی منافقیە لەو کەسەیە بۆیە ئەبێ پابند بین پێوە و ئاگامان لە وتارەکە بێ کە دێین بۆ نوێژی هەینی زوو بین بۆی بە جوانی گوێ لە وتارەکە بگرین چونکە وتار کاریگەری لەسەر ژیانی ڕۆژانەمان هەیە و ئەو بابەتانی کە مامۆسایانی ئاینی باسیەکەن لە ڕۆژی هەینیە ئەبێ بابەتێک بێ پەیوەندیدار بێ بەو هەفتەیە کە چی ڕوویداوە و ئەو ڕووداوانە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلام و فەرمودە پیرۆزەکانی پێغەمبەری خۆەوە بۆمان شی بکرێتەوە تا بزانین چۆن مامەڵە لەگەڵ ئەو بابەتەیە بکەین هەروەها باوکان پێویستە کە دێن بۆ مزگەوت منداڵەکانیان لەگەڵ خۆیانە بێن فێریان بکەن کە گرنگی مزگەوت چییە بۆ مەرەخەسیان نەکەن ئەدەبەکانی ناو مزگەوتیان فێر بکەن هێنانیان گرنگەوە شێوازی ڕێنماییکردنیشان لە ئەوە گرنگترە کە بیهێنی بۆ مزگەوت بۆیە گرنگە هەمومان کە دەین بۆ مزگەوت و نوێژی هەینی سونەتەکانیش لەبیر نەکەین جلی جوان لەبەرکردن بە تایبەتی ئەگەر جلەکە سپی بێ خۆ بۆن خۆشکردن و خشتچاورکردن ئەمانە کۆمەڵی سونەتی پێ سەلەم خۆی کردوێتی ئێمەش وەکو مسلمانە بێ پابند پێوە خی گەورە نوێژی هەموو لایەکمان قبولکە و بیکاتە پاداشت بۆ ڕۆژی قیامەتمان بەرنامەی ئەمجارم پێشکەشکردن تا بەرنامەیەکتر بەخوای گەورەتانە سپێرم خواتان لەگەڵ